جوتمها ئیسالە ئەفشینێ تەمەەن 20 ساڵی گنگترین زلام لە جیهانێ لەگەل دایک و باوێخوا سەردانا ناڤەندەکە پیڤانکردنێ بۆ هەژمارکردنا بەژنە ئەفشین لە باژارێ تەهرانێ کرن. ئەرمان جاوان ئەو بوو برەیە تۆمارە گینیسێ کوڕێخوا بجیهانێ بناسینن. ئەفشین خەلکێ باژارێ بۆکانێ ئێ ڕۆژهەڵاتی کوردستانەیە. ئەمە ئەفشینم خەڵکی بۆکانم ئەفشین قامیانە هەمان و شە قامیشم بوشوە شۆشە و هەفت. پشتی دومەهان ئەفشین بۆ نویسینگەها تۆمارە گینیسێ لە دووبەی هات بە خوێندن و 3 جاران بەژناوی هات پیڤان. Di pîvankirin mane yek li demjimêr sê paşnîvro û yek jî li demjimêr nehê şevê. Êdî dikarin encama dawî ragihînin. ئەفشین پشتی پیڤانکردنên xwe بۆ وەرگرتنا نازناوê xwe ئامادە dike. Serdana berber û terzî jî kir. ئەو دikeve dîrokê û min jî li gel xwe dibe. Now, the big question is, ئەنجام هات ڕاگەهاندن ئەفشین بەژناوی 65.24 سانتیمەترە. بوو گنگترین زلام لە جیهانێ û navê wî li tۆمara Guinnessê hat tۆمارkirin.